سڵاو، من بانە وەکو هونەرمەندێک ئەمڕۆ ویستم چەند شتێکتان لە باسکەم کە تاوەکو ئێستا لە هیچ شوێن باسم نەکردووە. خۆتان ئەزانن لە تەمەنێکی زۆر بچووکەوە دەستم کرد بە هەوڵدان بۆ بەدیهێنانی خەونەکانم لە 16 ساڵیەوە من لە بەرچاوی کامێرە و لە بەرچاوی خەڵکە گەورە بووم و هەرواشم ئەزانی کە دنیای گۆرانیوتن و هونەر و سۆشەڵ میدیا تەنها ڕەنگاو و ئەتوانی بە ئاسانی تیا بژیت، بەڵام لایەنێکی تریشی هەیە کە بێت بیرمان نەچێت، ئەوش ئەوەیە کە سۆشەڵ میدیا ئەتوانێت بتگەێنێ بە گەورەترین لە خەونەکانت و لە هەمان کاتیشە بتخاتە ناو گەورەترین کێشەوە. بۆیە تۆیت بڕیار ئەی چۆنی سۆشەڵ میدیا بەکار ئەهێنیت و تۆیت بڕیار ئەی کە چی بڵاو ئەەکەیتەوە و چی ئەنەری بۆ خەڵک. بۆیە من هاکێکی بچووکم هەیە بۆتان کە خۆم دایم بەکاری ئەهێنم و بە هەر کەسێکیش ینی کەسێک ئەڵێم کە سۆشەڵ میدیای هەبێت کە ئەوش بەکاری بێنێت، ئەوش ئەوەیە کە پێش ئەوەی پۆستێ بکەیت یا پێش ئەوەی مەسجێک یا ڕسمێک بنێری بۆ هەر کەسێک ئیتر لە هەر سۆشەڵ میدیایە کابێت لە مێشکی خۆتا وای دابنێ کە ئەو ڕسمەیە ئەو مەسجیان ئەو ڤۆیس مەسجێکە بەتەمای بینێری یا بڵاوی بکەیتەوە ئەگەر هەموو دنیاش بیبینێت ئەتیادی ببلاتەوە نۆرمەڵ بێت، ئەو کاتە ئەگەر ئەو لە مێشکی خۆتادا بنیت دووبارە بیر لەوە ئەەکەیتەوە کە چی بڵاوەکەیتەوە چی دانێت.